من میوانێکم دەبێت سەرەتا سەبارەت بە پێشکەوتنەکانی هەولێر لەگەڵ بەڕێزیان قسە دەکەم. بەڕێز مەسعود کاڕەش جێگری پارێزگاری هەولێر کە لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. بەڕێز مەسعود سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئاماژەم بە گرنگی مێژووی هەولێر کرد، بەڵام چی وای کردووە کە هەولێر بێتە پایتەختێکی ئارام و پێشکەوتوو بە تایبەتی لە ماوەی ساڵانی ڕابردوودا چاوی زۆربەی ناوەندە گرنگەکانی جیهان لەسەر هەولێر بووە. زۆر سپاس. والله هەولێر هەر هەولێرە و شەکرە شارە و پایتەختی هەرێمی کوردستانە. ئەمڕۆ هەر لە سەرەتادا ئەگەر باسی بکەم لەگەر بەڕێز پارێزگاری هەولێر لەگەر لایەنی پەیوەندیکە ڕۆژێکی بەرهەمدار بوو بە ئێمە. هەر ئێستا ئێمە لەسەر ئیش گەڕاینەوە، چەند پرۆژەیەکمان بەسەر کردەوە لەژێر جێبەجێکردندان. لەوانە لە گوندی شێخەشەل بوون، پرۆژەی ئاو و قیتاوکردن هەبوو، دواتر سەردانی گوندی بنبێرزمان کرد بە هەمان شێوە ئاو پرۆژەی ئاو و قیتاوکردن هەبوو. دواتر هاتینەوە شەقامی ئیسکان، گەڕەکی ئیسکانی کۆن، چەند کۆڵانێکە بۆ ئاو و ئاوڕۆ و کۆنکورکردنی تێدا بوو. دواتر گەڕەکی ژیانە، دواتر گەڕەکی زیلانە. ئەمانە هەمڕۆ هەموو کۆمەڵێک پرۆژە بوون ئەمڕۆکە بۆ خزمەتکردنی شاری هەولێر. ئێمە بەسەرمان کردەوە، هەندێکیان لەسەر جێبەجێکردندانە. ئینشاءالله لە ئایندەیەکی زۆر نزیک لە ماوەی ئەوەی وەرمانگرت ئەمڕۆ 15 ڕۆژی تر هەموو دەکەونە خزمەتی هاوڵاتیان. وەڵە بێمە سەر شاری هەولێر، ئاوەدانی شاری هەولێر. طبعا شار ئاوەدان دەبێتن حتما ئەگەر ئاسایش و ئارامی تێدا بەرقەرار بێت. یعنی هەر شارێک ئەگەر ئاسایش و ئارامی تێدا بەرقەرار نەبێتن حتما ئەو پەرەسەندنە بەخۆی نابینیتن. لەبەر ئەوەی ئەو سیاسە حاکیمانەی کە لەو حکومڕانی لەو ماوەی جێبەجێکرا وای کرد زۆر لە سەرمادارانی ئەزنەبی، لە سەرمادارانی خۆمان دەست بە پرۆژەی جۆرا جۆر بکەن لە ناو شاری هەولێر. هەولێر ئەگەر ئێمە کەمێک بگەڕێنەوە دواوە بۆ نمونە حتا بۆ ساڵی 2000 پێش 2000 یعنی ئەو شەقامی 100 مەتری کە ئێستا ئێمە ناومان لێنایە شەقامی 100 مەتری، ئەو شەقامی بزەبت پێش فاخر مێرگە سۆریە. یعنی ئەو شەقامە لەو کات دروست کرا دەتەوەقع لەو کاتەڕا. یعنی هەولێر ئەو شەقامانی پاشەوی شەقامی 120 و شەقامی 150 دروست کرا. ئەوجاکو بەراوردێک بکەین ئێمە. یعنی ئەگەر لە ساڵی 2004 یان 6 بوو تەوەقع دەکەم ئەو شەقامە دروست کرا گە بێمە بیرم. ئەو شەقامە یعنی ئەو شەقامە نەبوو، یعنی حدودی هەولێر فاخر مێرگە سۆری بوو لەناو شاری هەولێر. ئێستا کە تەمەشا بکەین بەهۆی ئەو گرنگی پێدانەوە، بەهۆی ئەو قورسایی شاری هەولێر و بەهۆی ئەو سیاسەتە حەکیمانەی کە لە ئاسایش و ئارامی بەرقەرار بوون ناو شاری هەولێر، چەندەها گەڕەک و چەندەها شار و چەندەها پێشوە چوونی بەخۆوە بینی. یعنی ئەگەر ئەمە تەمەشا بکەین گەڕەکی 32 پارک یاخود گەڕەکی وەزیران بەشێک بوو لە معسکەری شاری هەولێر، هە لەسەر 6 مەتری بوون. ئێستا ماشاءالله ئێستا ئاوەدان بیتەوە خەرچی تێدا دەژی. باشە بەڕێز کارەشەمە جگە لەم پێشکەوتنانەی لە بواری ئاوەدانی و خزمەتگوزاریە بەڕێزت ئاماژەت پێی کرد ئێستا هەولێر بۆتە ناوەندێکی گرنگی دیبلۆماسی و سیاسی، بارگا و کنسوڵخانە و ناوەندە گرنگەکانی وڵاتانی جیهان لە هەولێرە. ئەم متمانەی هەولێر و ئارامیە لەکوێوە هاتووە، چۆن توانراوە دەستەبەر بکرێت؟ طبعا ئەوەش یەکە کە لەو ئاسایش و ئارامەیە کە باسم کرد. یعنی هاوکاری خەڵکی شاری هەولێر، خۆشەویستی خەڵکانی شاری هەولێر لە بۆ شارەکەیان، ئەو سیاسەتە حەکیمانەی کە پەیڕەو کرا وای کرد هەولێر ببیتە پایتەختی هەرێمی کوردستان و ئەو قونسولگەری و نێردە دەوڵەتیانە بێن لێرکانە متمانەیان هەبی. یعنی ئەمە زۆر جار دەبینین مەسەن ئەو نێردە دەوڵەتیانە ناو بازاڕی هەولێر ڕەنگە بەبێ سکوریتی هاتوو دەکەن. ئەوەش ئەوە دەگەینێتن لە هەولێر سکوریتێکی ئاسایشێکی توکمە هەیە، خەڵک متمانەی پێ هەیە، هەرچەندە بە خۆمان و خەڵکی ترش متمانی بەو ئاسایشە و بەو ئارامی هەیە. ئەوە وای کردیە خەڵکانی تر قونسولگەریەکان بێن لە هەولێر قونسولگەری خۆیان بکەنەوە. طبعا قونسولگەریش کە دەکرێتەوە حتما پەیوەندی دروست دەبیتن لە نێوان شاری هەولێر و کوردستان و وڵاتەکەیان. وا دەکاتن سەرمایەداری بێگانە، سەرمایەداری ئەزنەبی بێن لە هەولێر سەرمایەداری بکەن و هەروەها بە ئەوەش نقطەیەکی تریش کە باس بکەم بەڕاستی ئەو قانونەی وەبەرهێنانەی قانونەی ئیستثمارەی کە ئاسانکاریەکی زۆری کردیە، وای کردیە خەڵکانێک بن ئیستثمار بکەن ناو شاری هەولێر. ئەودا نەک ئەو استثماریە تەنها بۆ باڵەخانە بێتن کە خۆشبەختانە ئەوەش ڕوویەکی جوانی گەشت دەداتە شاری هەولێر، بەڵام ئەو ئیستثماریانە لە لایەنی تریشەوە یعنی زیادبوونێک و ڕووکەشێکی تری باشی دایتە شاری هەولێر. بۆ نمونە لە ناو شاری هەولێر ئێستا بووتە
نێوەندێکی وەکو بڵێن چارەسەری نەخۆشەکان چەندەها نەخۆشخانە لە ناو شاری هەولێر دروستکراون خەڵک لە شارەکانی تر لە ناو شاری هەولێر دەکەن هەروەها چەندەها قوتابخانەی نێودەوڵەتی لە شاری هەولێر دروستکراون لە شارەکانی تر خەڵک دێن لە لێرکوانە دەست پێ دەکەن چەندەها کۆلێج و زانکۆ دروستکراون قوتابی لە شارەکانی تر حتا لە باشوور و ناوەڕاستی عراق دێن لێرە حتا لە مستەوای خوێندنی باڵا پەیرە و پەرە بە خوێندنەکانیان دەدەن ئەوانە هەموو وای کردووە ئەو کەشە ئارامیەی ئەو سیاسەتە حەکیمیانەی کە دروست کراوە بێتە جێگەی متمانەی خەڵکانی خۆمان و خەڵکانی دەرەوە بەڵەوەی بتوانین بە شێوەیەکی ڕێکوپێکتر لە ناو هەولێر ئەو بەرهەمە و ئەو بوارە پەرە پێ بسنرێت. باشە بەڕێز مەسعود سەرجەمە و لایەنانەی کە جەنابیش تاماشات پێکرد لایانی گرنگن بەڵام ئەوە نزیکەی سێ دەیە تێدەپەڕێت بەسەر مێژووی هەولێردا کە توانراوە بەم شێوازە دەستی ئاوادانی پێ بگات سەرڕای تەحەدیات و بربەست و ئاڵنگاریانی ڕوبەڕووی هەولێر بۆ تۆمە کارێکی ئاسان بووە چۆن توانراوە هەنگاوانە بەم شێوازە خێرا بکرێنەوە کە هەولێر ئێستا و هەولێرە بێت کە ئەیدەی بینین. وەکو ئاماژەم پێکرد کە باسی هەولێر بکەین پێش ساڵی 2000 لەگەر ئێستا باشی من وەکو نمونە شەقامی ساتمەتری فاخرمێردە سۆریم هیناوە یعنی هەولێر ئەو بچووکە بوو ئەو وەکو بڵێن شارێکی بچووک بوو خەمی خزمەتگوزاری تێدا بوو ڕەنگە لە پاش مەغریبەوە خەڵک نەدەهاتە ناو شار بەس ئێستا تەمەشا دەکەیت تا درەنگانی شەو هەموو هەولێر ئاوادانە خەڵک دەتانی هاتوچوو بکە ئەمە لە چه هات بەڕاستی لەو پلانە توکمەیە بەو پلانە ڕێکوپێکەی کە کابینە دوان لە دواییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دایڕژ پەیڕەو کرا ئیتر لەلایەنی پەیوەندیدارەکانەوە جێبەجێکرا لایەنی پەیوەندیدارەکان وەکو ئێمە ئەگە تەماشا بکەین وەکو پارێزگای هەولێرە جێبەجێکراوە بە هەماهەنگی لەگەر وەزارەتەکانە لە هەر شوێنێکدا بای ئەوەندە تواندراوە پێشکەشی خزمەتگوزاری بکرێ یعنی وەکو نمونەیەکی تر بینمەوە ئێستا ئەگەر ئێمە بەرهەمی کشتتوکاڵی ڕەنگە ئەو بەرهەمەی کشتتوکاڵی کە ئێستا لە ناو شاری هەولێر و بەتاوەتی لە کوردستانیش کردە دەکرێتن بۆ چەندەها دەوڵەت ئێستا نێردراوە یعنی ئەوانە یەکێکە لە هۆنگاوانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پەرە بە هەموو بارەکان دەدا چ بە بواری کشتتوکاڵی بی چ لە بواری نیشتەجێ بیتن چ لە بواری تەندروستی بی چ لە بواری دروستکردنی زانکۆ و قوتابخانە و پەرەپێدانی توانای زانستی قوتابیان بیتن ئەوانە هەموو خۆی لە خۆیدا یعنی گرنگن و حکوومەتی هەرێمی کوردستان گرنگەکی پێداون وای کردووە هەولێر بیتە چەقی وەکو بڵێن خۆشگوزەرانی چەقی ئەو چەقەی کە بتوانن لە دەوڵەتەکانی عەرەبی هەروەها بتوانن لە خەڵکانەکان لە ناوەڕاست و باشووری عێراق بەهۆی ئەو متمانەیە کە ئێستا هەیە کە دەبینین خەڵکانێکی زۆر لەبەر ئەو نائارامیە و نائاسایشەی ڕەنگە لە شوێنیش تر هاتیە هەولێری هەربژاردیە هاتووە لە هەولێر نیشتەجێیە ڕابردی هەولێریش دامێن وا بووە جێگای پێکەوە ژیان بووەوە جێگای خۆشگوزەرانی بووە شارێکی دۆستانە بووە بۆ ئەوەی هەر خەڵکێک چ لێ قەوماو بێ چ بۆ بەرهێنار بێ بتوانێت بێ لە هەولێردا نیشتەجێ بیتن بتوانانی بیتە بەشێک لە پەرەپێدان و خوشگوزەرانی شاری هەولێر و خۆشی بتوانی بەحەسێتەوە تێدا. باشە بەو پێی کە کۆنتاکتێکی بەردەوام لەگەڵ هەولێر لەگەڵ شارە گەورەکانی جیهان هەیە جوڵەی دیبلۆماسی دەبینرێت لە ماوەی ڕابردوودا هەولێر و ناشڤیل لە ئەمریکا بوونە دەستە خۆشک وڵاتانی جیهان چ ڕوانگەیەکیان بەرامبەر بە پێشکەوتنەکانی هەولێر هەیە ئایا لە بەرنامەدا هەیە هەولێر لەگەڵ شارە گەورەکانی دیکەی جیهان کۆنتاکتێکی لەو شێوەیان هەبێت؟ بەڵێ چەندەها بەرنامە هەیە بۆ ئەوەی ئەو لەم ڕێکەوتنانەی تر دیسان واژۆ بکرێت یەک لەوانە پاریسە ئینشاءڵڵا جێبەجێ دەکرێتن بەڵام ئەوەی ئەمن دەمێ ئاماژێ پێ بکەم ئیتر ئەو قونسولگەریانە و ئەو حتا ئەو باڵوێزانش کە لە بەغدانە دێن سەردانی هەولێر دەکەن ئەو کەش و هەوایە و ئارامی کە لێرە دەبینن هەست بە جیاوازیەکی تر دەکەن حتمەن کە ئەوانەوە دەگەڕێنەوە وڵاتەکانی خۆیان حتما باس ئەوە دەکرێتن ڕۆژانە ڕەنگە ئەوانە راپۆرتی خۆیان هەیە معلوماتی خۆیان هەیە کە ئەو راپۆرتان و ئەو معلوماتانە وەکو بڵێن عکس دەکرێتەوە لە دەوڵەتی خۆیان ئەوان بە چاوێکی تر تەمەشای هەولێر بکەن لەگەر ئەوەی لەگەر شارەکانی تری عێراق کە بەراوردی دەکەن ئەمە دائیمەن تەمەشا دەکەین ئەو نێردە دەوڵەتیانە ئەو وەکو بڵێن ڕێکخراوانە کە ئەمە چاومان پێ دەکەوێت کە دێن یەکەم جار شاری هەولێر دەبینن یعنی ئەو ئارامیە ناو شاری هەولێر دەبینن یعنی بەڕاستی دەبیتە جێگەی سەرسوورمانی وان کە دەکەن سەردانی بازار دەکەن کە دەبینن
ئەو دوکانانەی بازار لە وەختی ئێوارە دەکە قەپات دەبی یاخود لە وەختی نیوڕان دەکە ئەو هاوڵاتەیە یاخود دوکاندارەکە کاسبدارەکە سەردەستەوە ماڵ بۆ ئەوەی ئیسراحەتی بکات تەنها پەردەیەک بەسەر دوکانەکانی خۆی دادەدا ئەوانە هەمووی بەڕاستی جێگەی متمانەی هەولێر زیاد دەکەن ئەوەش دیسان دەڵێم دەگەڕێتەوە بۆ ئەو ئاسایش و ئارامیەی کە لە ناحکومەتی هەرێمی کوردستان داڕێژراوە طبعاً ئەوەش بە هەماهەنگی لەگەڵ هاوڵاتیان و خەڵکەکەی شاری هەولێر بووە خەڵکەکەی شاری هەولێر چاوکراوەنە خەڵکەکەی شاری هەولێر حەز دەکەن شارەکەیان لە حکومڕانێک دابێتن ئەمر و ئاسایشی تێدابێتن شاری هەولێر حەز دەکاتن ئەو خەڵکانەی کە حکومیشی دەکەن ڕێگەی ڕاستەقینە و ڕێگەیەکی ڕاستی تێدابێتن ئیتر ئەوانە هەموو لەیەکەوە خۆی ڕاگرتیا ئەوەی ئێستا ئەمە دەبینن ئەو بەرهەمەیە کە ئێستا کە خەڵکی شاری هەولێر تێدا خۆشگوزەرانە تێدا خۆشحاڵە کە ئەو نزیکەی 300 لەژێر ئەو چاودێری و لەژێر ئەو خوشگوزەرانی و لەژێر ئەو ئەمن و ئاسایشەی کە تێدا هەیە ژیان بەسەر دەبن. بەڵێ زۆر سپاس بەڕێز مەسعود کاڕەش جێگری پارێزگاری هەولێر لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بوو.